سڵاو هاوڕێیانی خۆشەویست، هیوادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نوێیاتموناتان بۆ باسکردنی فیلم و زنجیرەکان. بۆ ڤیدیۆم جارە هەوڵ دەدەم خوێندنەوەیەک و باسێکی کورتە فیلمی چۆن ببیتە مرۆڤ بکەم کە لە دەرێنانی برۆنۆ کۆنتۆفانتی و چیرۆکێکی درامی و زانستی هەیە. کاتەکەشی تەنیا 13 خولەکە، بەڵام 13 خولەک ئەزمونێک بۆ بینەر دەگوازێتەوە کە تا کۆتای تەمەنی لەبیری نەکاتن. وانەیەکی فێر دەکات ئەگەر بینەر ئامادە بێت وانەکە وەرگێتن. چیرۆکەکەی لە ئینگلترایەکی پاشکارەسە. دوو خوشک دەیانەوێت لە لەندەن هەڵبێن بە ناوەکانی ئادێلفی و کێمی. دەیانەوێت گەشت بکەن و بگەن بە پەناگەیەکی پارێزراو بە ناوی شاری سارد، بۆی بتوان لەوێندە بە ئاسوودەیی درێژە بە ژیان بدەن و زیندوو بمێننەوە. بەڵام بیرۆکەکەیان هەروە ئاسانیە و ڕێگەکەیان هەروە خۆش نییە بۆی بە ئاسانی بکەن ئەو پەناگەیە، چونکە بۆی لە سکریتەکانی ئەو پەناگەیەوە بۆی بگێتە شاری سار پێویستە هەستە ئینسانی و سۆزداریەکان لە خۆتدا بسڕیتەوە و بگەیتە قۆناغی هەستە ئینسانەکان لە خۆتدا دابوو ماڵی. کێمی خوشکەکەی ئەدێلفی ئیشی ئەوەیە وە کاری ئەوەیە بەگوێی ئەدێلف بکات بۆ ئەوەی بتوانێت لەو قۆناغە سەخت و تاڵی کە تێی کەوتون خۆی ڕابێنێت و بگاتە قۆناغێک هەستە ئینسانەکان لە خۆیدا بسڕێتەوە دایان بماڵێت، بۆی بتوانێت لەو پەناگەیە وەربگیرێت و سکوریتەکان تێپەڕێنێت، قەنەعەتیان پێبێنێت کە کەسێکی بێهەستە، کەسێکی بێسۆزە، بۆی وەکو یەکێک وەکو ئەندامێک لەو پەناگەیە پارێزراوە وەربگیرێت. جا بە کورتی ئیشی ئەدێلف ئەوەیە کە خوشکەکەی یارمەتی خوشکەکەی بدات تاوەکو هەستە ئینسانەکان لە خۆیدا بسڕێتەوە، کەسێکی بێهەست بێت بۆی بتوانێت لەو پەناگەیە وەکو ئەو پێکەوە لەو پەناگەیە وەرگیرن کە بە ناوی شاری ساردا. وەکێمی دەکەوێتە ژێر تاکنەوە بارودۆخێکەوە بۆ نێشتنی وەڵامە سۆزدارەکانی ئەو دروستکراوە. ناچار کێمی دەبێت ڕوبەڕووی هەستە ئینسانەکانی خۆی ببێتەوە دایان بماڵێت لە خۆی وەک کەسێکی بێهەست داڕادەیەک، وەک کەسێکی دەستکرد مامەڵە بکات و بۆ بەرامبەرەکەی بسەلمێنێت کە ئەو کەسێکی بێست بێسۆزە. وەلەو لاشەوە ماریا ڕۆڵی سەرەکی دەگێڕێت لە یارمەتیدانی دوو خوشکەکە بۆی لە گەشتەکەیان سەرکەوتوو بن و بگەن بۆ پەناگەی کە بە ناوی شاری ساردا بۆی لەوێندە زیندوو بمێننەوە. ئاسوودە نا، بەڵام زیندوو بمێنەوە، کەوەش ئاماژەدانە بە بابەتەکانی کۆمەڵایەتی و ئاماژێ بە یارمەتیدانی یەکتر، پشتگیریکردنی یەکتر لە کاتە زۆر سەختەکاندا. و لە کۆتاییدا پەیامی سەرەکی فیلمەکە بە دوای بیرۆکەی مانای مرۆڤبووندا دەگەڕێت. لە کاتێکدا مرۆڤ پێویستی بە مانەوەیە لەژێر هەر بارودۆخێکدا و بە هەر نرخێک بێت. هەروە باز لە چەمکی کۆچکردن و هەروە کاریگەری ئاوارەیی لەسەر ئینساندا دەکاتن و نیشانی بینەر دەدات. ئەگە بمێ قسەیەک لەسەر کۆی چیرۆکەکە بکەم، بەڕاستی قژ و مەکیاج و جلوبەرگەکان بە شێوەیەکی زۆر نایەب بوون و هەروە نیشاندانی شوێنەکان بەو شێوێ نایەبە سەرسوڕهێنەر بوو بۆ فیلمێکی درامی و زانستی و خەیاڵی کە بودجێکی زۆر کەمی لەبەردەستە. بەڕاستی هەموو شتێکی ئەو فیلمە پێرفێکت بوو و دروستکردنی شتەکان و کارکتەرەکان و پەیامی فیلمەکە ئەزمونێکی زۆر گرنگ دەبێت بۆ بینەر ئەگەر بە شێوەیەک سێری بکات بیرۆکەکان و ئاماژەکان لەو 13 خولەکە لە دەرێنەر کە کارکتەرەکان قسەی دەرێنەر ئەکتینگ دەکەن وەربگرێتن. فیلمەکە شایانی بینینە و شایانی تێڕامان و شایانی دووبارە سیرکردنەوەیە، بۆیە پێشنیار دەکەم بۆ ئەوی خۆشەویست تاوکو بینەری ئەو فیلمە ناوازەیە بن بە ناونیشانی چۆن ببیتە مرۆڤ. فیلمێکی جوان وە پڕ لەمانە. تا فیلمێکی تر تا ڤیدیۆیەکی تر دێمەولاتان ئاسوودە بن.